بۆیە ڕەوشتمان بەرز بێ بەرامبەر باوکمان، با ڕەوشتمان بەرز بێ کە باوکمان لە دەستدا ئەو کاتە ڕێزیان دەزانین، بەڵام قیمەتی نییە. شتێکدا و باسەکەم لە کۆتاییە بۆی کە تۆزێک بە خۆت هەنامچنەوە ئاگاتە جایک و باوکتان بێ. وەڵی لە ماوە چەند مانگەی پێشووە ئالم جادەیە ڕۆشتم ناو سیارەکەدام لەگە برادەرێکا بوو، نەفەرێکم بینی وامەزانی باوکمە، گوتم کاک فڵان کەس بۆ سەبخاو باوکمە، گوتم وەڵام خۆ باوکم نەماوە، گوتم سەریە خەم لە سیارەکە، بەڵام تەماشام کرد باوکم نییە، واگم 4 ساڵە مردووە خوا ئەفەیکە، وامزانی باوکمە دڵم دا چەڵەکە، بەس کە ویستم بوەستم و دابەزم خزمەتی کەم سەیرەکەم، وەڵا هاتە بیرم خۆم باوکم نەماوە. ڕاستێکی شێوەی لەوە چییە؟ هەر ڕۆژێ لە دەستان نادایک و باوکتان ئەو کاتە قەدری دەزانن. بۆیە دەرگای بەهەشتە باوکت دایکت ڕێزیان لێ بگرن، دڵیان تەق مەکەن شتێ دایکت بووە هۆی خەفەتی دایکت مەیکە، بووە هۆی خەفەتی باوکت مەیکە، ئیلا مەگەر خوا پێی خۆش بێ و جیاوازە. لە کۆتاییدا دەڵێن با ڕۆژتمان بەرز بێ، بەڵکو خوای گەورە ئینشاءالله لە ڕۆژی قیامەتە لەگەڵ خۆشەویستی خوادا صلی الله علیه وسلم حەشرمان بکات.